خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆڕامایم شەوتان پێشکەشەکەین. دوجار دادگای فیدراڵی تانەکەی هادی عامری ڕەت کردەوە و ئەنجامی هەڵبژاردننی پێشوەختی پەسەند کرد. ئەمەش جموجۆڵی گەرم و گورتر دەخاتە ناو هێز و لایەنە سیاسیەکان. لەسەر ئاستی کوردستانیش دوو هێزە گەورەکە هەردووچیان یەکێتی و پارتی پێشوازیان لا دەرەنجام و پەسەندکردنی ئەنجامی هەڵبژاردنەکان و تەزدیقکردنی ئەنجامی هەڵبژاردنەکان کردو، بەڵام پارتی نیگەرانە و یەکێتیش دوو کورسی زیادی کردووە. یەکێتی پێی وایە کە بە یاسای ئەم کورسیانەی دەستکەوتوتەوە و پارتیش پێی وایە وەکو لە بەیاننامەکان هاتووە کە زۆڵمیان لێکراوە. ئەمە یەکێکە لە گەرمترین تەوەرەکانی ئەمڕۆی سەر ساحەی سیاسی هەرێمی کوردستان و عێراق. دوای ئەوە یەکێتی و پارتی چیەکەن بۆ ئەوی بتوانن ئەم جارە بەیەک پاکێز بڕۆنە بەغدا و بتوانن مافەکانی خەڵک بەدەست بهێن و زوڵم لە خەڵکی کوردستان نەکرێ و خەڵکیش چاوی لە بڕەپارێک نەبێت لە سەرمانگە خۆ دێت یان نایەت، بەڵکو ئەمانە چارەسەر بکرێت. جگە لەمە پرسی کۆچ یەکێکە لە پرسە هەرە دیارەکانی ئەمڕۆی مەجلیسەکانی خەڵکی کوردستان. ئێمە ئەم پرسەش لەگەڵ کاک سعدی تاوتوێەکەین. بەسپاسەوە بەڕێز کاک سعدی ئەحمەد پیرە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەولێرەوە لەگەڵمانە بێ بۆ تاوتوێکردنی هەموو پرسانە. کاک سعدی سوپاس دەکەین ببوورە ماندووتەکەین، سوپاس بۆ تۆ. لەوەوە دەست پێ بکەم کە پەسەندکردنی ئەنجامی هەڵبژاردننی پێشوەخت لا یەکێتی نیشتیمانی چیە گەێنێ ئەو نیگەرانیانەی پارتی دموکراتی کوردستان لە بەرامبەر ئەو دوو کورسێک کە بەلای ئێوە داکەوتووە هیچ لە درزوکەلێنێک دروستەکە لە پەیوەندیەکانی و دوو هێزا یان دروست نەبوونی پاکێجێکی گشتی یان پاکێجێکی موحەد؟ کاک زانا ئێوارەت باش کاک سعدی لە هەموو لایەنە سیاسیەکان دەکەم و پیرۆزبایی لە هەموو خەڵکی کوردستان و خەڵکی عێراق ئەوانەی کە لە دەیدا دەنگیاندا ئەمڕۆ ئەنجامی لەلایەن دادگاوە تەزدیق کرا. لە ڕاستیدا ئەو قسانەی کە دەکرێ هەمووی موازیە لەگەڵ تەئیدی ڕاگەاندنی کۆتایی و گلەیەک. ئەو گلەیانە بەشێکی زۆری بۆ ڕازیکردنی جەماوەری هەر لایەنە و خۆیەتی. من پێم وان نییە ئەو بریارانەی کە دراوە لە دادگای فیدرالی پەیوەندی بە حەقی و ناحەقی یەکێتی لە پارتی و پارتی لە یەکێتیەوە هەیە. لە عملیەیەکی سیاسی هەڵبژاردنێک کراوە لە دەیدا، یەکێتی پێی وایە غەدی لێکراوە تانەی داوە و تانەکەی هەڵسەنگێنراوە. چەندانەیەک بووە، یەک لە سنجار بووە، یەک لە تەلعفەر لە بازنەی چوار بووە، لە هەولێر دوام بووە و لە جێتری ڕەنگە بوو بێ. لەوانە دوانیان دەرکەوت کە بەڵێ ڕاستە غەدری کراوە، کورسەکانیان بۆ گەڕایەوە، ئەوەی کە لە بازنەی سێ لە هەولێر و لە بازنەی دوو لە مووسڵ بۆ بەڕێز ڕۆزنا زێد سەیدۆبەک لە بازنەی دوو و بۆ هەرێمی کەمالاغاش لە بازنەی سێ هەولێر. بەڵام لە بازنەی چوار بۆ عەزیزە عەبدولعەزیز بەڕێزیان نەیتوانی و یارمەتی نەدرا لەو هینا و هەروەها بۆ مەجید ئیسماعیل مەرتۆ و بۆ فەیسەلی کەریمخان دیارە ئەم دادگایە نەگەیشتە نەتیجە. بە هەر حاڵ ئەوەی کە هەیە ئێستا ئەوە نەتیجەی دادگایە. ئەمە خۆمان ئەم کۆمیسیۆنەمان موافقە کردو، هەڵبژاردن ئەم گۆڕانکارانەمان موافق کردووە، ئەنجامەکانیش دەبی موافقە بکەین و پرسیارەکەی جەناب لەسەر ئەوە بۆ ئایا ئەو دوو کورسیە هاتووە ڕۆیشتووە. من پێم وانییە بە دوو کورسی و سێ کورسی یەکێتی دەناسرێ یا پارتی لە پێگەی خۆی لە دەست دەدا. پارتی سیوسێ بە بوویتە سیویەک، ئەگەر ببتە بیستیش هەر پارتی دیموکراتی کوردستان دەمینێ، یەکێتی ئەگەر ببتە سەد و یا ببتە پێنجش هەر یەکێتی نیشتیمانی کوردستان دەمینێ، وەکو هێزێکی شۆڕجێر و هێزێک کە دەیان ساڵە خەبات دەکا بە دنیای قوربانی داوە و خەباتی کردو لە پێناوی بەرهەمێنانی ڕۆژێکی وەکو ئەمڕۆ.
بۆیە من پێم وانە ئەمە ببێتە مەسلەی ئەو بریارەی دادگا بێتە چوارچێوەی پێکەوەیشکردنی یەکێتی و پارتی ئێمە بەیەکەوە و لەگەل لایەنەکانی تر لە ساڵی 92 تا ئەمڕۆ دەیان کاری و شاکاری زۆر گەورەمان ئەنجام داوە ڕەنگە هەڵەشمان هەبوو بێ ئیشی خراپیش کرا لە سێبەری ئێمە کرابێ دەبی بۆ هەردووشان ڕازی بین بە ڕەخنەکان و ڕازی بین بە سوپاسەکانیش و لە داهاتوشدا دیسان مەسوولێتی ئێمەیە کە ئەو مافانەی کە بەدەست نەهاتوون ئەو کێشانەی کە هەنوو چارەسەر نەکراون لە ڕێگای دامەزانی حکوومەتی عێراقۆ هەوڵی بۆ بدەین و هاوکاری بکەین بۆی کورد پێگەی خۆی پارێزراو بێ. کاک سعدی بەرەوە مەسەلەن یەکێتی و پارتی کە دوو هێزی دیارنەوە هەڵبەت هەموو هێزەکان خەڵک چاوی لەوەیە کە بە یەک پاکێز بڕۆنە بەغداوە توانن پێش یەکلاکردنەوەی پۆستەکان باس لە مەسلەی ئستەحقاقی خاک و خەڵک بکەن باس لە ئستەحقاقی پێشمەرگە بکەن وەکو هێزێکی چوارچێوەی مەنزومەی دیفاعی عراقی ئەمە دروستە بێ بەر لە تەشکیلەی حکوومەت بە دڵنیاییەوە ئەگەر ئەو بریارە نەبووایە کۆبوونەوەی ئەخیری یەکێتی و پارتی نەدەبوو لەو کۆبنەوەش داکۆچی و جەخت لەسەر ئەوە نەدەکرایەوە کە پێویستە وەرەقەیەکی هاوبەش ئامادە بکرێ ناو ئەو وەرەقا هاوبەشە ئەو کەم و کوڕیانە دەستنیشان بکرێت کە لە کابینەکانی ڕابردوو جێبەجێ نەکراون یەکێک لەوانە وەزعی پێشمەرگەیە لە ناو دەستوری عێراق و مەسلەی پرچەکردن و ڕاهێنان و ناسینیان و پێگەیان و هەروەها کێشەی مەسلەی نەوتە مەسلەی بودجە و چارەسەرکردنیەتی مەسلەی مادەی 140 و مادەکانی تری وەکو دەستگایینی ئەنجومەنی فیدرال و زۆر دام و دەستگای تریش کە لە یاسای پێویستە جێبەجێ بکرێ بەڕێزی یاسای بۆ دەرچێ و لە هەمان کاتیشدا ئێمە هەندێک کێشەی ترمان هەیە کە دیارە ناوچەیەکی شاخاوی لە هاوینان و لە زستانان فەرقی دەرەجەی حرارەت دەگاتە 6 و 65 بۆیە پێویستە وەکو چۆن لە مادەی 112 نەفت و غاز هاتووە دەڵێن ئەو ناوچانەی کە لەسەر دەستی ڕژێمەکانی ڕابردوو ئەزیەت و زەرەر و زیانی زۆر گەورەیان پێگەیشتووە پێویستە بە مقدارێک قەرەبوو بکرێنەوە بۆی تەوازونێک دروست بێ لە هەمان کاتیشدا دەبێ ئیستحقاقی جوتیارەکانمان شارە وێرانەکانمان وەختی خۆی پارەیەکی نەوت هەبوو دەدرا بەو ناوچانەی کە نەوتی تێدایە و جگە لەوەش ناوچە سنووریەکانی دەبی کۆمەک بکرێن بۆ ئەوەی ئەو ناوچە سنووریانە کە عێراق بەپێی مادەی 110 سەلاحیاتی حەسی نەیتوانێت سنوورەکانی خۆی دەست درێژیان بۆ سەرکراوە تێک دراون قەسم کراون مەفروزە هاری کاریکە بۆ چاکردنەوەیە جگە لەوەش ئەم ساڵ وشکە ساڵی هەیە پێویستە ڕێ لە هیجرەتی خەڵک بگرێت چونکە شارەکان گەورەتر بن تووشی کێشەی گەورەتر دەبن ئێستا لەو لافاوی ئەو جارە لە هەولێر دیمان لە ئەنجامی گەورەبوونێکی بێسنووری شاری هەولێر نەتواندراوە تۆڕەکانی کارەبا و ئاو کەنالیزاسیۆن بگات هەموو جێک و بە شێوەیەکی باش بۆ سەبی ئەوەی کارەساتێکی زۆر گەورە دروست بکە کە ئەمڕۆ سەرخۆشی لە کەسوکاریان دەکەین هیوادارین خواستێ بوریان بدە. بەڵێ کاک سعدی بەدەر لەوە مەسەلەن من دەمێ بێمە ناو پرسەکانی هەرێمی کوردستانیش بەڵام پێت وایە وەکو ئەوەی کە لە ڕابردوودا هەبووە کە حکوومەتی تەوافقی پێک بهێنرێ و هەندێک لایەن لە دەرەوە بن یان بە تایبەتی لایەنە دیارەکان هەمویان بە زۆرێک لە زۆرەکان لە ناو حکوومەتی داهاتووی عراقی بەشدار بن پێت وایە مەسەلەن 104 هەماهەنگی دەگەنە نەتیجەیەک دوجار بتوانن حکوومەتێکی هاوبەش تەشکیلکەن یا حکوومەتی زۆری نەدەبێت خۆی ئەو مەبدەعانەی کە عێراق وەکو دەوڵەت لە دوای ڕوخانی ڕژێمی سەدام حوسێن لەسەری دامەزرا بوو سێیان بوون تەوافق تەوازن شەراکەت حجەی بەشێک لە لایەنە سیاسیەکان ئەوەیە دەرێ شەراکەت سەرکەوتوو نەبووە یعنی ئەوەی تەوافق سەرکەوتوو نەبووە یعنی حکوومەتی بنکە فراوان سەرکەوتوو نەبووە بەڵکو دەبێ حکوومەتی زۆری نەبێ و ئەمە ڕەنگە هەردوو لای هەبی لە عێراقێکی فرەنەتەوە فرە ئاینزا
کێشە و ناکۆکی زۆر گەورەی تێدا هەیە لە بینی لایەنە جیاجیەکان و ئێستا ئەو کێشەی کە ئەمڕۆ ئێمە بەڕوو بەڕووی دەبنەوە ئەسن هی لایەنەکانی ترنیە هی تەنها پێکاتەی شیعەیە ئەوان لە بینی خۆیان پێک نهاتوون بۆیە من پێم وایە بۆ ئێمە لە کوردستان حەق نییە خۆمان زۆر بەو مەسەلانەوە خەریکەین ئەوەی ئێمە خۆمان پێوە خەریکەکەین ئەوەیە کە ماڵی خۆمان تەرتیب بکەین یەکڕێزی خۆمان بپارێزین وەرەقەیەکی هاوبەش دروست بکەین و هەیئەتێکی هاوبەش بڕوا لە بەغدا گفتوگۆ بکە بۆ جێگیرکردنی ئەو خاڵانەی کە لە ناو بەرنمەکەی خۆماندایە و ئەو بەرنامە ئێمە بەشێکی زۆری بێتە بەرنامەی حکوومەتی کابینەی داهاتووی عێراق ئەگەر لە حاڵەتێکا کاک سعدی بڵێ ئەگەر لە حاڵەتێکدا مەسەلەن کوتلەی سەدریان لەگەڵ چەلایەنێکی ترتوانی حکوومەت پێک بێنێت لەو حاڵەتە یەکێتی و پارتیان کورد لە بەرژەوەندیانە بێ لە ڕوانگەی قلێمێکەوە بڕۆنە ناوە حکوومەتە و چوارچێوەی هەماهەنگی مەسەلەن بوو بە مەعارەزە کورد بە موحەدی بستە هەر شێوەیەک لە حکومڕانی زەرەر ناکە کوردی پارچە پارچە بستە ناو هەر یەکێک لە هەر شێوەیەک لە حکومڕانی لە عێراق دەکا بەرەو کۆتایی بردننی هەرێمی کوردستان و ناوبۆشکردنی تێرەگەی ئەمە دقت بکە بەڵام خۆی ئەمە ئێستا تاکید دەکرێتەوە لەسەر حکوومەتی بنکە فراوان و تاکید دەکرێتەوە لەسەر حکوومەتی زۆری نا ئێمە متەفەڕجن حاڵی حاضر ئێمە خەریکی کێشە و تیمارکردنی دەردەکانی خۆمانی بەڵام ئیلا ئەبەدل ئابدین ئەوها ناتوانین چاوەڕێ بکەین و تەماشا بکەین ئەبێ ئەم وڵاتە حکومڕانی بکرێت حکوومەتێکی پێویستە ئەبێ پەرلەمەنتارێکی کارای هەبێ و فراغی دەستوری نەبێ ئەبێ مؤسساتە تەشریعەکان بتوانن بەکاری خۆیان هەڵسن بەڵێ کاک سعدی ئێمە چەند ڕۆژی شترەچینە ناو ساڵی نوێ و نزیکە بینەوە لەو مودەیە کە کۆتایی بە مەسلەی قانونی پەرلەمان و حکوومەتی هەرێمەوە دەبێ بچینە ناو هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانەوە مەژ یەکێکە لە پرسەکان کە هێز و لایەنە سیاسەکان کەم و زۆر خۆیانی لێ نادەنیان خۆیانی لێ دەدەن تێڕوانینی بەڕێستان وەکو ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر ڕێی یەکێتیش نەبێ مەسەلەن دەبێ هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێ و هەندێک دەنگۆش لەو چەند ڕۆژی ڕابردوو لە هەندێک میدیا بڵاوبەوە کە یەکێتی و هەندێک هێزی تر لەگەڵ ئەوە نین هەڵبژاردن لە کاتی خۆی بکرێ ئەوە ڕاستە؟ ئێستا ئەمە ماوەمان هەیە تا هەفتەی یەکەمی مانگی 11 بتوانین هەڵبژاردن بکەین و ئێمە پێویستمان بە ڕێکخستنەوەی چەند شتێکە لەوانە شێوەی دەنگدان ئێمە دەنگ چۆن بدەین ئایا دەنگ بدەین بە فرە بازنەیی وەکو لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق هەرێمی کوردستان بکرێت بە 12 بازنە یا هەرێمی کوردستان بکرێتە 3 بازنە 4 بازنە بە هەڵە بجەوە یان شێوەیەکی تر لە هەڵبژاردن ئەوە مەسەلەیەکە مەسەلەی تری کە مناقەشە بکرێت مەسەلەی کۆمیسیۆنە کۆمیسیۆن ئەم کۆمیسیۆنە بۆ داهاتوو ئەبێ وای لێ بکرێت کە ئەم هەڵبژاردنە بکە مەسلەی ترکە مەسلەی ناو پەرلەمان و مەسلەی کێشەیە چووکە هەندێک فۆرم هەیە لە مەسلەی کۆتا و ئەوانە سوء ئیستیفادەیە کە پێویستە ڕێگا و شوێنێکی لێ بدۆزرێتەوە ئێمە زۆر پێشوازی دەکەین و پشتگیری دەکەین لە مافی پێکاتەکانی تر نەتەوەکانی تر وەکو تورکمان و وەکو کەلدۆ ئاشووری و هەروەها ئەوانەی تری کۆتایی شەباک کۆتایی یەزیدی و کۆتایی ئەرمەنی بەڵام ئەوە دەبی ڕێو شوێنی هەبێت کە چۆن هەدەبژێت نەک سوء ئیستیفادەی لێ بکرێت ئەوانەی دادەندرێن پێویستە نوێنەرایەتی ئەم شەریعەیە بکەن نەک نوێنەرایەتی نوێنەرایەتی ئەو پێکهاتەیە بکەن پێویستە ئەوەش قسەیەکی لەسەر بکەین چونکە تا ئێستا بەداخەوەوانە بووە پێت وایە کاک سعدی یەک بازنەیەوەی کە لە ناکۆچیەکانی ناو هێزەکانی کوردستان نابی ئەوانە بێن ناو مۆزوع خۆیان پێت وایە کاک سعدی ئەوەی پرسی یەک بازنەی یان مەسەلەی یەک بازنەی مۆفەقە بۆ هەڵبژاردننی داهاتوی پەرلەمانی کوردستان
بە تەجروبە لە ڕابردوو مناقەشە بکرێ ئەمە من پێم وایە ئەمەمان تەجروبە کردووە ئەمە ئەوەشمان تەجروبە کردو سێ و چار بازنەیشمان تەجروبە کردو ئێستا لە پەرلەمانی عێراق 12 بازنەیشمان تەجروبە کرد خۆی گرنگ ئەوەیە کە هەموو کەسێک ئەگەر بایۆمەتری نەکردوێ حەقنیان مافی دەنگدانی بدرێتێ و گەورەترین و زۆرترین ژمارەی تەزویر بەو کارتانەی کە پێی دەگوترێت کارتەکانی قەسری المەدا بەوانە دەکرێت پێویستە ڕێگا بگیرێ مادام ئەوە بۆ بە یەکێک لە سەرچاوەکانی تەزویر ڕێگای لێ بگیرێ بەو کارتانە دەنگ نەدرێت کەواتاوەی من تێگەیشت لە حقەتیشدا لە هەرێمی کوردستان زیاتر لە 50% خەڵک بایۆمەتری هەیە ئەوانەی کە دەنگیان داوە تا ئێستا هەمووی لە بینی 30% ینی بای ئەوەندەك بایۆمەتری خەڵکەیەتی بچی دەنگ بدە بەڵێ کاک سعدیانەوەی تێگەیشتم کە مەبەستی بەڕێستانەوە بوو لە کۆی گشتی وەڵامی پرسیارەکانەوەیکە ئێوەکو یەکێتیەتانەوە هەڵبژارن بکرێت بەڵامەتانوێت دەستکاری میکانیزمەکان بکرێت لە کۆمیسیۆن لە گەیشتنە نەتیجەیەک لەسەر مەسلەی بازنایی یەک بازنیان فرە بازنایی لەسەر مەسلەی چۆنیەتی دەنگدان بۆ ڕێگریکردن لە تەزویرێکی ئێمە وەکو یەکێتی هیچ بڕیارێکمان لەسەر دواخستنی هەڵبژاردن نەداوە و ئەگەر لە ڕووی فەنیەوە ئەوە ممکن نەبێ ئەوە پێویستە هەموو لایەنەکان بە یەکەوە دامشتن بتە بڕیارێک نەک لایەنێک لایەنەکان بیکەنە مەسلەیەکی ئینتخابی و حملەی ئینتخابی ئەوانە بەڵکو هەڵبژاردنەیەکی ڕێک و پێک و منەظەم بکرێ کاتی ئەوەش هاتووە ئێمە بیرەوە بکەینەوە کە کام هەڵبژاردن دەتواندرێت گەرانتی ئەوە بداتن باشترین شێوە پەرلەمانتارەکانمان بتوانن بەرنامە خوانجە بەجێ بەڵێ کاک سعدی لە باسکردە لە بژارنی ینی عراق و بۆ هەرێمی کوردستانەوە هەڵبەت سیاست بۆ خەڵک دەکرێت بە ڕێزیشتان سیاسێکی بەس بوونن ئەزانی کە ئێستا من و بەڕێزت بەرنامەی تیاکەین لە زۆرێک لە ماڵەکان پرسەیە هەرێکە و بە جۆرێک لە لافاوەکە کە بەڕێزت باست کرد لە پرسی کۆچ کە خەڵک دەخنچێ لە نێوانی فەڕەنسا و وەریتانیا لە نێوان یۆناان و تورکیا مەسەن خەڵک بە ئەغازی خەڵوز دەخنچێ ینی کاتی ئەوە نییە ئاعادە نەزەرێکی ورد و تۆکمە بە حکومڕانێدا بکرێتەوە کە هەمیشەش کەم تەرخەمی و نیگەرانەکانی خەڵک لە یەکێتی و پارتیە وڵا لەو فترەی ڕابردوو لەو سێمانگی ڕابردوو سێسا حادسێ زۆر گەورە هاتە پێشەیەکێکیان ئەو مۆزوعی بەشداریکردن بەو ژمارە کەمە لە هەڵبژاردن بەڵێ مەسلەی دووەم ئەو شانە نووسوانەی چەکدارەکانی داعش لە منطقەی قەرەسالم و لە قەرەچوو لە زۆر جێگایتر دەستیان وەشاند و ژمارەیەک پێشمەرگیان شەهید کرد کە جێگای داخە و سەرخۆشی لە کەسوکاریان دەکەین و ماوەی دوایی ئەم لافاوە وەزعێکی وای دروست کرد کە زۆر شتی لە بیرمان بردەوە ئێمەی تووشی خەیبەت لە ئەمەل کرد کە چۆن دەبێت کارێکی بیرێکی لێ بکرێتەوە مەسلەی تری مەسلەی ئەم کۆچی بە کۆمەڵی کە دەکا گەنجەکان دەیکەن بۆ دەرەوەی عێراق ڕاستە کۆچ شتێکی تازە نییە کۆچ لە دیر زەمانەوە هەبووە ئەسڵن وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا لە ئەنجامی کۆچکردن دروست بووە وڵاتە ئەوسترالیا لە ئەنجامی کۆچکردن دروست بووە و ئێمە لە دوای شۆڕشی ئەیلول بەدەیان 1000 کۆچمان کرد بۆ ئێران دوایە کۆچمان کرد لە ساڵی 76 بە منەظەمی بۆ ئەوروپا بەڵام ئەو شێوەی کۆچی ئێستا و لە هەمان ناشرینتر هەندێک جار جێمان لەوە دەبی کە وڵات چییە من لە پێناویدا ئازاد بچێشم ئێوە عالەما و شەیدی لە پێناوی ئازادکردنی وڵاتەکە خۆی داوە من پێم وایە ئەمەیان پێویستە لێم کۆڵدرێتەوە کێوە ئەڵێ ئایا خەڵکێک هەیە وا دەڵێ یان قەڵەمێک هەیە دەیەوێت ئەوە بڵاو کاتەوە کە خەڵک وا دەڵێ بڵێ بەڵام کاک سعدی پێ دوانێ کەم و کورتەکان ئەوەندە کەم و کورتەکان ئەوەندە زۆر بن پێویستە ئێمە تێبگەین کە بەشێکی ئەو مەسەلان لە ئەنجامی بێئیشی هاتووە بێکاری هاتووە ئێمە لە سەرەتادا یەک زانکۆمان هەبوو زانکۆی سەلاحەدین ساڵانە 7,000 کەسێکی وەرەگرێ ئێستا
سەروی 40,000 کەس ساڵانە خوێندن تەواو دەکا. لە ساڵی 2015ەوە بۆ ئەمڕۆ زیاتر لە 200,000 دەرچووی زانکۆمان هەیە ڕەنگە 150,000 بێ ئیش بێسە. ئێمە کارەساتێکی گەورەیە پاشان ژمارەی وشکە ساڵی کە خەڵک هیجرەت دەکا ئەو تێرۆر و کاردانەوەکانی تێرۆر خەڵک هیجرەت دەکا ئەمانە هەموو بێ ئیش زیاد دەکەن. ئێمە ئەو ملیۆنەها هەناوی برسی و مەعیدەی برسی بەو ئاسانیە تێر ناکرێ و کارێکی بۆ نەکەین و کارەساتەکە گەورەتر دەبی بۆ ئێمە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ لایەنە سیاسیەکان جێگای داخە و شتێک شەرمە کە ڕۆژانە ئێمە لە مەتاری هەولێت پێشوازی بکەین لە تەرمی ئەوەندە گەنجە و لە فلان دەریا ئەوەندە گەنجە لە فلان دەریا پێم وایە ئەوە دەبێت عیلاجێکی بۆ بکەین و لە هەمان کاتیشدا داوا لە کۆمەلگای نێونەتەوەی بکەین هاریکاریمان بکەن و عێراق هاریکاریمان بکات چکە عێراق بەشێکە لەو کێشەیە عێراق ئێمە ڕابردوێکی تاڵمان هەیە لە باشووری عێراق لەگەر حکوومەتی عێراق هەموو جارە کە باسی غورفەی عەمەلیات و بەکارهێنانی سوپا و جوولە پێکردنی سوپا و کێشەی بودجە و مناقەشە لەسەر کەمکردنەوەی میزانیە دەدرێت خەڵک بێئومێدتر دەکە لەم ژیانە ئێرە خۆ بەشەکی زۆری لەو خەڵکەی کە ڕای کردو لە برسان ڕای نەکردو ئیمکانیاتشی هەیە بەڵام ئەم نەوعە دڵە ڕاوچەیە وای لێ کردووە کە کوالیتیتی ژیانی ئێرە زۆر دابەزێنی بە شێوەیە کە دڵی پێ خۆش نەبێ و بڕوای نەمینێ و بڕوخێ و مل پەیوەنێ بۆ دەرەوە و ئەو کارە ساتای نەدوزی پێویستە چارەسەر بکەن. کاک سادی ئەگەر حکوومەت کە پێکاتی یەکێتی و پارتیە بێوێت دەتوانێت بەشێکی زۆری ئەمانە چارەسەرکا کە بەڕێزت باسیت کرد مەسەلەن ڕاستە ڕەنگە خەڵکێک بتوانێت خانووەکەی بفرۆشێ سیارەکەی بفرۆشێ ئاڵتونی ژنەکەی بفرۆشێ توزانم ینی بتوانێت شتێک پارە کۆکاتەوە و بیداتە دەستی قاچاقچی بەڵام وەکەوەی بەڕێزت توتت ناومێدی هەیە بێمەتمانەی هەیە حکوومەتی هەرێمی کوردستان هێز و لایەنە سیاسیەکان بە تایبەتی یەکێتی و پارتیە توانن بەشێکی زۆری ئەو بێمەتمانەیە چارەسەرکەن کاکە تو بڕۆ نەجارێ لایێوە ئێمە دەبی لە مزگەوتەکان لە ڕۆژنامەکان لە هەموو کەناڵەکان هەوڵی ئەوە نەدەین کە خەڵک بێ ئومێد بکەین و خەڵک بێ بڕوا بکەین لە هەمان کاتدا ڕێگا بگەین لەو 40-50 ئۆفیسەی کە دامەزراوە لێرە تیجارەت بەم بەشەکە خەڵک ئەبا بۆ فلانجێ تا لای جەنگەڵەکانی تا لای جەنگەڵەکانی بەلەڕوسیا دایانبا خۆ پێشترێ وعدی پێ نەداون دایانبە بۆ جەنگەلی بەلەڕوسیا وعدی پێداون کە دایانبە بۆ بەهەشتێکی تازە لەسەر زەمین کە قیەمەکانی مرۆڤایەتی زۆر فەرقیە لەگە ئێرە بەڵام قەت پێی نەوتون ئەوان بەلافا و دەبنە خۆراکی ماسی و لێ لەسەر مادەمرن ئێستاش دایانبەن لە هین ڕێگان لێ دەگیرێت دایانبەنەوە بۆ لە بەیروت ڕێگا دەگرێت دایانبەن بۆ تورکیا لە تورکیا ڕێگان دەگیرێت ئێستا بەرەو ئێران چون لە ئێرانەوە ئەو دەست پێکردەوە حملەیە باشە حکوومەتی هەرێمی کوردستان لە جیاتی سیر بکە چۆن لە شکۆی ئەو حکوومەتە کەمەکرێتەوە ناتوانین دەرگای ئەو دامەزراوانە بگرێەوە هەمیان سزنکە بۆ تیزارەت بەو ئیشە پیسە دەکەن ئێمە لە مزگەوتەکان ناتوانین بە خەڵک برێن لە جەریدەکان ناتوانین بە خەڵک برێن لە مەکتەبەکان ناتوانین بە خەڵک بڵێن کاکە هەموو دنیا وا بووە خەڵک وڵاتی بە خوێنی لە پێناو دراوە خاکی خۆمانە وڵاتی خۆمانە کێشەیەکمان هەیە بتوانین بیپارێزین بەڵێ گەندەلی هەیە دەبێت عیلاجکەین لایەنە سیاسیەکان دەبێت هەوڵی ئەوە بدەن لە دامەزراندن و لە ئیسیفادەکردن ڕێگا بدەن بە خەڵکی غەیرە حیزبی یعنی ئەگەر هەمووی حەسد بکرێت لەسەر حیزبەکان لەسەر حیزبایەتەکان ئەنجامێکی خراپی دەبێت بەلای کەمی سوء ئیستیفادەی دەکرێت بۆ پرۆپاگەندە لە دژی ئەو حکوومەتە و لە دژی ئەو ئیدارەیە کەمە کارێکی خراپە بەڵێ کاک سعدی مەسەلەن خۆ ئەکرێ مەسەلەن بەڕێزت لە پەیوەندیەکان بۆی و علاقەیەکی بەرفراوانی شتێ مەسەلانی کەم حکوومەت یارێن بتوانێت هەماهەنگی بکە لەگەڵ هەندێک وڵات کە ئەگەر دەستی کاری پێویست بێت گەنجی ئێمەش بە ڕێگایەکی فەرمی بڕوا بتوانێت کار بک بۆ خۆی یان بڕوا لە وڵاتیش تریش بکە بەڵام یەک نیگەرانی تر هەیەەوەی کە گەنجان ڕۆژانە دەینووسن دەیڵێن ئەکیدم بە ڕێزیشت گەیشتووە بەسەلە لەڵێ بۆ کوڕی بازرگانێک کوڕی بەرپرسێ کوڕی فلانێک مەسەلەن بە کولفەیە کورێک سەفەرەکە و ئێمە ناتوانین
ینی ئەم فەرقی تەبقاتەش هەیە بەگشتی یان مەسەلەن کۆمەڵی خەڵک هەیە دەڵاڵی دەکرێت بۆ بوورە کاکسعدی مەسەلەن لە هەولێر لە سلێمانی لە هەندێک شوێن تر بە تایبەتی لە هەولێر دەڵێ وەرە بە پارەیەک ئەوە خەڵک باسی دەکات بە پارەیەک من دەتوانم ڤیزە دۆ بەدەست بێنم بەڵام ئەگەر کەسێک بێ بشگەڕێتەوە ناتوانێت ڤیزە بەدەست بێنێ بۆچی ئەوانە دەتوانن کە بە زۆری لە حەزبەکان نزیکن بەڵام گەنجێکی بازرگان گەنجێک کە 2 دیناریشی پێ بێ ناتوانێت ڤیزە بەدەست بێنێ بەڕێز ئەوە تەنها ئەوان نین کە دەڕۆن ئێستا تو چەندین دایان هەزار دەوڵەمەند تێ لە هەولێر پاسەپۆرتی دۆمەنیکان و پاسەپۆرتی نازانم مەدەغەشقەر و هیچۆی کوێ دەکڕێت خۆ ئەوەش نەوعێکە لە هیجەت ئەم نەزانم ئەوە بووە مۆدێلێکی خراپ و ئەوە لە مێژوودا زۆر کەم ڕوویداوە و پێویستە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان نقطەیەک دابنێ هەڵوەستەیەک دابنێ ئەم نەوعە دیاردانە دیاردەی هینن دیاردەی تەشویقی گەنج دەکەن کە مجازەفە بکەن ئەو نەوعە سەفەرانە بڕۆن ئەگە پاریان نەبی وا دەکەن بۆیە من پێم وایە قسەکەی جەنابەت ڕاستە بەڵام حاڵی حازر لە بارودۆخێکداین ئێمە مەسلەی کۆرۆنە و مەسلەی ئەزمەی اقتصادی ئەزمەیەکی نێو دەوڵەتیە لە چ وڵاتێکی دنیا هەیە وەکو ساڵی 61 کە پێویستیان بە عەمەلا بوون 1 میلیۆن خەرچیان لە تورکیا برد بۆ وڵاتەکانی ئەوروپی لەوانە 200-300 هەزاری کوردبوون بەڵام ئەو کاتە بازار ئیشی بە کرێکار و دەستی کرێکاری هەبوو ئێستا بازار کەمتر دەستی پێ بەعکسەوە کۆرۆنا بووە سەبەبی ئەوەی کە زۆر ڕۆبۆتە بەکار بهێنرێت لە زۆر فابریک لە جیاتی ئینسان و هەلی کار کەمتر بکرێتەوە بۆیە تەسەور دەکەم ئێمە هەوڵی ئەوە بدەین هەلی کار لە وڵاتی خۆمان ئێمە ئاومان هەیە خاکمان هەیە نەفتمان هەیە و پێویستیشمان هەیە تەنها کۆمەلگای نێونەتەوەی هەوڵداتن پرۆژەی گەورە کە هەلی کار زیاتر بدا بە خەڵکی هەرێمی کوردستان و بۆی لێرە بمێنەوە و ئەوەیە دایان پارێزی نەک تەنها ئاوارەکانی هەرێمی کوردستان لە تورکیا و لە بەلڕوسیا و لێ وەکو چەک بەکاردەهێنرێن لە دژی وڵاتانی ئەوروپا هەر ڕەخنەیەکمان لێ بگرن ڕێگا ئادەین بە ئاوارەکانی کوردی عێراق بێن هێرش بێن و بێنە وڵاتەکەتان ئەوە نابی ڕێگا بدەین پێویستە ڕێگای لێ بگرین بەڵێ ئەمڕۆ بەڕێزت بەشداری کۆنفرانسێک یان کۆبوونەوەیەکت کرد ئیڤێنتێک کاکسادی لەولێر کە بەوردیش تەشخیصی بابەتەکانی کۆچ کرا بوو مقنعکەر بوو بۆ بەڕێستان یان دیارترین ئەو خاڵانی سەرنجڕاکێش بوون زۆر خۆی لەو هینەی ئەوڕۆ کۆنفرانسێکی باش بوو پلەی ینی زۆر بە شێوەیەکی باش باسی هینکراو نیگەرانیەکان بە هەموو لایەنە سیاسیەکان لێ بەباشی باسمان کرد ولامان کاتجار ڕەخنەشمان کرد لە هەندێک سوال هەیە سوالەکان ئەوەی کە ڕاپرسیەکە دەکات سوالەکان ئەو سوال دەکاتن ئەو جڕستان دەخاتە دەمی هاوڵاتی و وەڵامداتەوە بۆیە پێم وایە بەوردی دقت بکەین هەوڵی ئەوە بدەین بەڵێ کەم و کوڕەکان زۆرن و ئیشی حکوومەتی هەرێمە باشێکی زۆریان عیلاج بکە ئەوانەی کە پێی دەکرێت ئەوانەی کە پێی ناکرێت پێویستە داوای یارمەتی و هاوکاری بکە لە عێراق و لە کۆمەلگای نێونەتەوەی بۆی هاریکاری بکەن و زۆریش لە وڵاتانی تر هاتوونە سەرخەت هەم وڵاتەکان لە ڕێی قونسولیاتەکان و سەفارەتەکانیان هەم نەتەوەی گرتوەکان هاتوونە سەرخەت بەڵام بە شێوەیەکی باش تەعاملیان لەگەڵ بکرێت بۆی کێشەکە چارەسەر بکرێت بەڵێ کاک سعدی مەسەلەن لە هەفتەی ڕابردوو لەگەڵ بەڕێز کاک عیماد ئەحمەد دیمانەیە کرد لە پانۆراما بوو باسی لەوە کرد کاتیەوە نەهاتوێ بێمە خۆمان ڕێخین و چیتر دەست بۆ بەغدا پان نەکەینەوە یعنی ڕێکی خێن بە یاسا ئەمە ڕێکخرێ هەموو ئەو نەهامەتیانە کە بەڕێز باست کردوتت کە بۆ هەمانجی و جوڵە پێکردنی پێشمەرگەیە ئەوان ئامادەن بەڵام کە بۆ ئستحقاقی خەڵکە کە ئێستا خەڵک کۆچەکە کە خەڵک لافاوە 2 ملیار دینارە نێرن ینی بەڵام بۆ فەڵەستین مەسەلەن 8 ملیار 9 ملیار زیاترە نێرن ینی کاتی ئەوە نییە بۆ حکوومەتی داهات و کورد بتوانێ بە تۆکمەی ئەمانە بن بڕکانانی کەم بەشێکی زۆریان چارەسەر کاکە ڕنگدانەوەیە بێ بەسەر ژیان و ژیاری خەڵک من ڕێزمەیە بۆ هەموو لایەنە سیاسەکانی عێراقی بۆ هەموو کەسایەتەکانی عێراق و هەمویان دەنجیکەوە دەناسم
و ڕێزم بۆ پەرلەمان و پەرلەمانتارەکانی عێراقی شێڕاز دەکاتن زۆر جار لە کۆبوونەوەکانی کۆتایی ساڵ کە دێتە مەوزوعی بۆجا هەندێک جملا هەندێک ڕستا هەندێک تەسریحات دەرەپەڕێ لە دەمیان کە بۆنی خوێنی لێدێ هی ئەوەیە بە پێی مادەی حەوت بیانگری سزنیان کەی چونکە زۆر لایەنی شۆڤێنی و لایەنی نەژادپەرستی تێدایە و من پێم وایە هیچ کەس ناتوانێت لە عێراق مزایدە لەسەر کورد بکە لە کۆتایی هێنان بە ڕژێمی دیکتاتۆری خوێنڕێژی بەعەز لە عێراق و کورد زەریبێ خوێنی داوە خەباتی کردووە خەباتی چەکداری کرد کورد بەعکسی زۆر لەو هێزانە لە دەروی وڵات نەبووە بە دووربین سەیری عێراق بکە لە ناو لە شاخەکانی کوردستان لە دۆڵ و کێوەکانی کوردستان خەباتی کردووە و سەنگەر بە سەنگەر بە ڕژێمی عێراقی چۆل کردو بۆیە من سوپاس کاعیمات دەکەم بۆ قسەی بەڵام ئەمە زۆر سەهونە عێراقیەکان وات سەورکەن ئێمە سواڵیان لا دەکەین دەستیان لە بەرپاکرد نەخێر ئێمە مافێکی دەستوریمان هەیە لە سەریان لیان وەردەگرین و ئەوان ئەگەر نانەوێت دەستور جێبەجێ بکەن پێویستە هێز و توانا و لایەنگیر کۆکەینەوە ئیجباریان کەین دەستور جێبەجێ بکەن بەبێ جێبەجێکردن دەستور هیچ فەرقیان نابێت لەگە ڕژێمەکانی ڕابردوو لە عێراق. بەڵێ کەواتە دەتواندرێت مەسەلەن ئەگەر چ ئەوەی چ لایەنێک ببێ بە مەعارەزە و چ ئەوەی کە حکوومەتی زۆرینیان حکوومەتی تەوافقی پێک بهێندرێ کورد بە چ ڕێگایەک دەتوانێت بەشێکی زۆر لەوانە کەوەی کە بەڕێزت باست کرد لە چوارچەوەی دەستوردا و ورد ئاگاداری دەستوریت بەڕێزت بتوان ئەوانە جێبەجێ بکرێن یان بکرێتە کارنامەی حکوومەتی داهاتوو کورد بە چ کارتێک ئەمە دەتوانێت بیکات؟ ئەمە دەتوانین کورد بە یەک گرتووی کورد بە یەک گرتووی و کورد نابێ ئەوە تکرار کاتەوە ئەوەی عێراق دێکە ئێمە دەبی لە مەسەلەی قبولکردنی یەکتری لە مەسەلەی عەدالەت لە مەسەلەی جێبەجێکردنی یاساکان ئاسایش و پاراستنی دژایەتیکردنی گەندەڵی ئەوانە هەمووی جیامان دەکاتەوە لە ئەگەر پێمان وایە لە عێراق ئەو دیاردە خراپانایەن ئێمە ئەوانە نابی تکرارکەینەوە و ئێمە تەوافۆق و پێزانین و پشکداری بەشداری پێکردنی لایەنە سیاسیەکان لە عەلەقەل لە پرۆسەی بڕیار وەرگرتن بەشداریان پێ بکەین ئەگەر لە حکومڕانیش نەبێت بۆیە من تەسەور دەکەم ئێمە بە یەکڕێزی و بە دووبارە نەکردنەوەی ئەو هەڵانەی کە ئەوان لە بەغدا دەکەن ئێمە لێرە نەکەین ئێمە براوە دەبین. بەڵێ پەیوەند بەوەوە کاک سعدی یەکێتی و پارتی لەسەر پرسەکە لەسەر مەسلەی پۆستەکان هەندێک قسەی جیاوازیان هەیە ئێوەکو یەکێتی تا ئێستاش ئستحقاقی سەرۆک کۆمارۆکۆ و عورفەی کە هەبووە بە مافی خۆتانی دەزانن؟ ئەمن پێم وایە ئەمە مەوزوعێکە تەنها بۆ دروستکردنی ناکۆچی و ساردی لە بینی یەکێتی و پارتی زۆردا تکرارەکرێتەوە چونکە ئەمە هەفتە نییە لێم نەپرسە هەفت ڕۆژ ئەمە بەلای کەمی چاردە جار وەڵامی ئەو پرسیارت بدەینەوە ئەم پۆستانە لەگەڵ پۆستەکانی هەرێم کاتی خۆی دابەش کراوە وەکو عورفێک پۆستی سەرۆک کۆمار بەرکورد کەوتووە تا ئەم لەحزەیەش هی یەکێتی نیشتیمانیە ناوکورد جارێک کە دەدرێتەوە کورد یەکێتی نیشتیمانی هەوڵەدا ئەو پۆستە بۆ خۆی لەگەڵ لایەنەکان کە قەراری لێ بدە. بەڵێ کاک سعدی ئەگەر میدیاکان واز لە بەڕێزت بێنن هەرچەندە هەر هەموویە خۆشەویستی هەموو میدیاکارانی بۆش ئەو ڕۆژەکە لە دەستا و دەستی پۆستەکەت باست کرد ئەگەرە من واز لە کاری سیاسی بێنم دێمە لای ئێوە لە ئەعلامیش دەکەمەوە بۆ دڵخۆشیە بۆ ئێمەکە ئاوا نزیکی لە ڕۆژنامە نووسان ینی ئەمە ڕەنگە دوادیداری ساڵی 2021 بێ چیەڵی بە خەڵک بە گەنجان بە هێز و لایەنە سیاسیەکان کە هەم بۆ ساڵی کۆتایی 21 و سەرەتای 22 من پێشێکی پێشبایی ساڵی تازە لە هەموو گەنجان و لە هەموو پیاوان و ژنان و لە هەموو خەڵکی کوردستان دەکەم بە تایبەتی پیرۆزبایی لە نووسەر و لە بێژەر و لە هەموو ستافی کەناڵەکانی تەلەڤیزیۆن دەکەم لە ڕاستیدا ئەمن ڕێزێکی یەکجار تایبەتم هەیە بۆ هەموو ئەو کەسانەی کە پیشەی میدیایان هەیە لە هەموو کەناڵەکان کارێکی زۆر پیرۆزە و من زۆر قڕەقڕم دەبێت لەسەریان بەڕاستی قڕەقڕەکە لەسەر کەسایەتیان یا قڕەقە لەسەر ئەوەیە
پێم خۆشە سعی زیاتر بکەن و لە ڕۆژنامە نووس و لە نووسەرەکانی وڵاتانی تر چالاکتر بن چکەمە هێشتا مهماتی نیشتیمانیمان یەکجار زۆر ماوە. من هیوادارم کە ئێمە بتوانین ژمارەیەکی زۆر لە گەنجان بە ئیش بخەین و فرسەتێکی زۆر بە گەنجان بدەین چ ناو ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی چێدا لە بەرنامەی حکوومەت لە کارگەکان لە نوێنەرایەتیەکان لە سەرکردایەتیەکان سەرکردایەتی گەنج دروستکەین و سەرکردایەتی گەنج دەتوانێت بە ئێنەرژیەکی تر مەسەڵەن ڕەنگە من ئەگەر زۆر لە عینەکانم ڕەنگە لەو تەمەنانە بتوانین 7 ساعت 8 ساعت ئیشکەین گەنج دەتوانین 12 ساعت ئیشکە من پێمان ڕێگەیان پێ بدەین کە ئێمە لە تەکیان بین بۆ شارەزایی وە گەنجیش دەبی ڕابردوو ئێستا پێکەوە دیراست بکە بۆی داهاتوو ڕەسم بکەن. بەڵێ دەستخۆش بە کاکسادی بە هیوا من سعی باشم کرد بێ بۆ ئەو بەرنامەیە. نانەیەوە دەستان ڕەوانە زۆر سپاس بۆ بەڕێز کاک سعدی ئەحمەد پیران دامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان. سپاس بۆ بەڕێستان کە لە شاری هەولێرەوە لەگەڵ مامون. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامایەم شەومان پێشکەشکردنەوە شەمول ئاکتان ئەمانەتی خوای گەورە بن.